خنجر دا سپراوی زنگلورای گفت بگوییم شرق نقابه و دکتوریه دا چیز بی عشیا دکتوریه دا چیز بی دبی علی که بطه شعبی خواه الجمود گرینی خوارنا خواه بخواه لی نخوش کسر خوارنی دا از بکجم دبر خوارن حجی خوارن رزقه کار رزقی خواه بخواه نوک ازی درمانی ودمو شرق دوی ساروفین سرفین بکجه و طولا علی که بطی بهرینی تنگل بر مجید خیر مجید حسبتنی خواری و برای خود ده جمهور تعبیر جمهوری هو اسلام زنگلوری رو دگرینی و سکوری رو دگرینی و هیچ آمی خوی چلبی گرد حتی گوتنی چروکین ما دبی حتی خونید بر گوهار آبد گوهی بیشنگی کشاندن دنباش تماشابان و بینرین آژانسا بدنگ ایرو بابت می دیروکی لسر کسایت کمایا کردیا جواکیا عشیره می کردایا عشیره آلگایا و بوا مزن عشیره مزنیا هاویرکا اوا علی که بطی بوینا بیتی ناس کرن و امزانو گو بمیرانیا خواه جامعه نافدار بو و دجهه مینا کادا بو دماغو یکی گوتبانه یکی تمیری گرامات بوی علی که بطی یا نامنا از بوما علی که بطی به بوی راهادا پسنی خوب خوددان جمیرانیا علی که بطی علی که بطی کیا ابخل گنده بزیزخی یه هرما مدیادش دایک بوا 1882 نابی بخوا علی بطی حسنی اوسمین جمع الباطا جامعه مالا حاجويا نابي دايكاوي فصلة فرح عزيزة وهبجيناوي سارة سرحينة والدكري هبو نابيكي أوسب ونابيكي محمد نزير مقوت عليك بطي بو مصنع عشيرة هافيركان كان بو مصنع عشيرة هافيركان بشتي مالا علي رمو عبد الكريم علي رمو بشي أو فرمان هاد نصري وانا عشيرة هافيركا سركردايتا وينا ريباريا هاتا وهاتن كتا دستي علي كي بطيلا يشخوا إجمالا حاجويا وكا مقوتين 1806 بو مزني عشيرة هافيركا يعني وكارن بيجن بلكي نها تماشبان ما مهتماي عجيماي من شاوة 14 صالي بو 1882 حتى 1896 به 14 سالی بو سروک عشیره هاویرکا جخوا مگوت علی که بمیرانی اخوان نافدارو کسکی ولو بجنای نگلک دریجو بجنای دهگرتی بو و سنبیلی وینا بوقبون و مزن بون بعلی کرا بویرنا نتویجی بویرنا جواکیجی بویرنا کسایتیجی پیابونا یک جواب بویرا حيفا آمخو حاجوي مظن هلانديا شو ده حاجو أنا حاجو كي مظن هيا وحاجوي بتشوجك يجو أوجي 80 يعني فاس 80 على كي بطيء أو حاجوي بتشوكي خلكي مي تبرس بينا بويراغو حيفا حاجوي آمخو حاجوي مظن هلاندي شاوبو دبي دماغو آمي چلبي ميربا گند پاکش که یعنی که گولی بود آبی بود میر بود پاکش دکرن چلبیجی گوتا علیک گوت تجی خبر دنا و کارکرادا تجی آبی پاکش که و حالی دریخا علیک 14 سالی بود لی نخوش عبود نچاوا آمی مدویجی من تبلی پاکش کرنی ببا دبیجه آور آمی خوردن آمی جی بسر هلبو دستی خلیل دا آوی جی خوزر کرا آمی خوا و هیچ آمی خوی چلبی گرد حتی گوتنی چروکین ما دبی حتی خونید بر گوهار آبد گوهی بیشنگی کشاندن وی کشاندن به همه آمی چلبی جنگی عازبو بسر هلبو خبرن تو جی گوتنی گوتا او میری هر حیفا آمی خوی حاجو هلینا حاجو مصنع عشيري بو اللي قالوا جارا سري خالبر عثمانية جهل دابو دشرادا برخودان کربو انجام هایی که کتبوش کفت على خط پارست
بجارێکی شکەفتا چیایی باگۆکێ دەبوو و برایمە دیژی پێرە بوون بەر ترکا عوسمانیە خۆدابوونە عالیکی جمۆ هەیە ئێگو عالیکەی بەڵتێ حیف جمۆ هەلاندی دەبێ جمۆ خۆست گۆ سەرۆکاتیا عاشیرێ بگرێ جمۆ جانا جەمیل خۆست سەرۆکاتیا عاشیرێ بگرێ ئەویژ هێزەکە خۆچێ کرد و دناو دەوڵەتا عوسمانی دەژی پشتگیرایی هاتەکردن و هێزەک دانێ ئەمکار بێ سریەک دانێ یەکە لەشکەری دانێدا ئەویژی هاتە چیا گەرەها گها بەردەبێ شکەفتێ و باکرا حاجۆ گۆکیە گۆ ئەزم گۆ وەرە مزگیری ملتا دەوڵەتا عوسمانی لێبوری شتەرە داهەیە یعنی عەفو شتە ئەهەنیە باوەڕ نەکرد دەبێ جمۆژی چ کرد بوو وەک ئەمزانن باوەریمە ئەولیجی خۆرتن قورئانا پیرۆزی جمۆژی قورئان خۆرە بربوو و دەبێ شکەفتێ قورئانی سون خۆی گوت بێ قورئانێکم لێبوونی شتەرە دانا ڕابوو باوەڕ کرد دەماغ و حاج و هەردوو جامێنێ ئێزیدی پیا بوون هات نەخوارێ هەو مەیدان گۆڤا هێزەکە لەشکەری پێشیاوە و لواگرت و دوادۆر پێچکردن و جێ دەچەکێوە لواستاندن و کوشتن لێ بەریا گۆ بکوژن شکۆ حاج و دانا عەردێ جمۆژی ڕاشتە خەنجەرێ دا سکورا حاج و گۆ بگورێنێ مخابن ناکۆکی نەخۆشی مێ کووردا هەنە چیرۆک و بێژن تەماشەبان و بینەرێن هێژا دەبێ کە خەنجەر دا سکوراوی زەنگەلۆرای گۆ بگورێنێ گۆ حاج و گوتی گۆ وەڵا مۆزانێت نەتە زلامی ژبەر گوت نزانێت تزلاما ناس ناکەی لاوە بە هەموو زلاما زەنگەلۆرێ دەگورێنێ وا سکورێرە دەگورێنێ ڕابێت بێ جمۆ حاجت سکورێرە گوراند وشقەمەگۆ هەرکی دیگە ئێزیدیژی کوشتن لەبێ دەرێ وەختێک گۆ لەسەر مێربێ چەلەوی دەبێژێ علیکەی بەڵتێت ئەو مێری هەرە حیفە ئامێ خۆی حاج و هلێنا علیکەی بەڵتێرە دەبێ مەراق و دەبێ کول تێ چییە نەچیە ژناما خوا ji hevjîna hacê mezin xwet pirsê dibê çi mesele te dibê walaye hekaya cimûa halo amê te kuştiye dibê ka me ne ezem tivingeke hevîna li malê ye ka wê tivingayî derxej min re derxa destpêkê jinamayê nadiyê de dibê jinamê ew tivinga got 15 sal 15 sal bi têve çûbû pêçiyayê bê qepala de filandî bê mînaddareke qetek hasina te xêrayînîne divê moptevinga seblindahiya şanaziya pêk bênê ka wê tivingê bide min birabê jinamayê qayîl bê tivingê di diyê de lê jêre dibê mitala dibê tê kuştina pêk ênê werhasil alîkê betê jêre navêjî di çîrok hene çawa alîkê betê heyfa amê xwe hac û hilan yek jê dibê di şerê wa ji xwe em neçarin cana jê wextê me xaftir dikin behsa navê eşîr naxwe wa bêjin ji ber got dîroka me eşîrin rêxistinin komalan tişîrine şerek neqaba wa deksûriya de çêdibê eşîya deksûriya de çêdibê dibê alîkê betê çavê xwe li cimo digerênê ji bo xatirî heyfê hilênê beriya cimo mecîd bîne mecîd kurê bînaya alîkê çîrok û li birêngî dibêje dibê tivingê li ber mecîd dixê mecîd hespêtênê xwarê û berê xwe didê cimo tabêjê cimo jî tênê xwarê lingekî cimo bi hespê vedmeyên de eleqayek digihe erdê cimo dibêje ma tu kî evê halo mêrxas bê ez beranê sorim wextê dibê ez beranê sorim nastikê dibê law mana تهاتي حيفا آمي خوي حاجة ونخمانا أس اختيار بوما استيرا حيفا آمي تناكم آمي تزلامك بو بينما كوري تجي كشتي من مجيزي كشتي ومتجي كشتي هاد بنا حيفا آمي من دو يضربي جمود كجي تيروكا كادي برانكي دي تدي حزين مثلا دستاني ميا تيروكي ميا ديروكا ميا جانا جيدر هنا رنگن دبي جو جانا جيدريم هو نبدلي حواليم هو جيبن ليم هو وكالي كورينا ديروكي مواجه درا بكارتيني مواجه درا بحسكي تيروكا دي دبي علي كي بطي مال هيفيا حيفا خو تولا خو او گوتنا آمي چلبي جيره بو مراق دبي حتى بهيز جو جمو شو جمو هنگيد بنابي بو جميل آغاش برو مستوقات يا عشيري گرتبو جديلا حاجو او جي بو مازنك عشيره خو دبي نجديلا حاجو
دوێ عەلیکەی بەڵی کەتە پێشایی دەزانی بچ فلانی ڕێرەوێ وەرێ 40 سوار پێشیاوی نابوو چوو کەتە پێشاوی دەتنگاوە دانی بەرخوا و لنگدانی سەر لنگێکی و پێشیاوادە ڕنشت دەبێ حەسەنی حەسۆ سەرۆکاتیا هەر 40 سوارێ جەمۆ بوو وەختێ گەهادا هەما عالی گوتی گۆ وەکە گوتنەمەیە کۆمانجی سێوەلە گوت چت کێ لەوێ دەرێ گۆ عەلیکەی بەڵی گوتیدا دەزانێ گۆ 40 پەزێ من هەبوو و بەرانێکی وا هەبوو ئەو بەران وەندا بووە لێنهادا هەتمە چۆلێ لێ گورە ئەو بەران خواریە ئەو خۆمەبەست و میناک دەوێ هەبووگای دەهەنا حەسەنی حەسۆ تێن نەگەشت و دەهارە لەو سێوەلەکۆ بۆ هەمە دەریاخۆ هەرە چیترە دەرباس بە کولاوینە ئەوە کولاوینە کیە جەمۆوە جەمۆ و کوڕێ خۆت بێ کوری ڕەمەزان ئەف چیرۆکەمەیات بێورت بەجێ ئەو دووواد هاتن دەبێت جەمۆژی ها عەلیک ئەویژی گوتێت چتکل بێت دیسە عەلی گوت 40 پەزێ من هەبوو بەرانی هەڵداوە ئەز هاتمە بەرانی خۆت گەرم لێ مدی گورا بەرانێ مکوشتیە بێ جەمۆ تێک هشت فێم کرد و عەلیک هاتیاوی بگوژێ حیفێلێنی و گوتە کوڕێ خوا ڕەمەزان گو دەنگێدا بۆ ڕەمەزان دانیێدە فیشەکی لێ نەکەتن چیرۆک بێن هێژان و جێ دەربێژن دوێ کومی کەت کومەکی چێلەکانی بوو چێلکی بوو یعنی کابێ چێلکی هەرێمەمای چێلکە هەیە ئەوژی ئەمەی عەرەبیایە دەبێ گۆ سەوی ناوی کومێ چێلکانی بوو دەبێ سێ گولە ئاوێت نعەلیک کومی کەت داریدی دەفرین عەلیک یا هەشتا تەنگا خوا بەجەوی بەرێخوادا بەرێ تەنگا خوادا جمۆ دانی جمۆ هەسپەیدا ئانی خوارێ شاسپەیدا ئانی خوارێ دیسە جمۆت بەجێم هاتیکیت بەجێت بەرانێ سۆڕم بێ وەڵا نەخواتە حیفا خۆ هەلا ڕەمەزان باڵێت چی پێشتی جمۆ دکوژێ تێ ئۆداوانە هەر 40 سوار وێل ئۆدێ ئەمەگۆ هێژان و ژێدەر جاران چیرۆکی نامەدانە جاران ڕەنکی ڕۆمان و ئەفسانج تێدا دەرباز دەبن دەبێت تێ ئۆدێ گۆبا ئۆدا هەر 40 سواری سەر خواردنە خۆدەیە بێ عەلیکەی بەڵێ دەستێ خۆدەینێ هەر عالیێ دەریێ ئۆدێ حەسەنی حەسۆی مەڵنێ هەر 40 سواری بەردیت کەنی خۆ پێت کرد بێت هاتی برچێ دەبێجێت دەکا خواردناخۆ بخۆ لێ نەخۆش کە سەر خواردنێدا ئەزەوە بکوژم لەبەر خواردن حەجی خواردن ڕزقە کا ڕزقی خۆ بخۆ نوک ئەزێ دەرمانی وەدمۆ مانجی گوتی دەبێ پشتی خواردنا خۆت خۆێن و چتکێ سەر مێرانی عەلیکەی بەڵێ دەبێ هەر چلی تنگێوە کۆمکی دێنێوی ئالی ئەو سەر خواردنێ دەنا و تێ پشتی خواردنا خۆت خۆن هەر چلی گرێت دێ و مازۆ دێنێ و واتە شەوڵتێنێ پشتی واتە شەوڵتێنێژی هەست و کێوە نوکا دشوێ و نوکاوە دبەشێری و تێ جەمش ناماخوا ژنامایت بەژێ ئەرێمە تا جەمۆ گوشماتە ئەو 40 سوار کوشت ئەو زلام کوشتن بەژێ من حیفا هەرکێ ئیزیدی هێلاند مەسەلات تۆڵ هەلدانە عەلیکەی بەڵێ حاجوێ ئامیرە بەوی ڕەنگی تێگوتێن عەلیکەی بەڵێ وەکە ئەمزان هەبالێکی ویژی پشتی بێ مەزنە عەشیرە هەوێرکە یاگۆ ئالگا یەک جوانایە هەبالێکی بێ خرستیانژی هەیە شەمعونێ حانێ حەیدە و ئەوی دکە بدە تۆرامەدا چیرۆکێمەدا گەلێکی زەنگینە شەمعونێ حانێ حەیدۆژی ئەوژی مێرخاسێکە سمبێلبۆقە ئەوژی گەورە بۆزە مێرە ئەوژی یێ هەلوەستایە یێ بویارایە یێ سەرهلدانەیە کێفاوی و عەلیکەی بەڵێ گەلێکی هەردوورەتی پەبرەدرابن پەبرەدونن سەرهلدانە دژی عوسمانیا پێکتێنن جەندەرمێ عوسمانی و ئەفسەرێوا ڕیادا دکەونە پێوا چەلێنن مالێوا ددنە ژارە فەقیرە هێزێ عوسمانیا تێنەوانە لەشکرێ وا هەیە لەشکرێ هەوێرکە و یێ شەمەنێ حەیدۆ هەیە جەنگاتە سەر دەکەون جێگات سەر دەکەون حتا ڕۆژێکی عوسمانی جواتێن سەرێ بێهولێ بێم چ بکەن دەبێ ئەمێوا بدەزی بگرن عەلیکەی بەڵێ و پسمامێ خۆ ئەونال ئۆدێ و ڕوشتینە و شەمەنێ حانێ حەیدۆ هێزەکە عوسمانی بسەروادە دەگرێ و کەلەپچە دیکێ و دەبنە زندانە خەرپێتێ 5 ساڵە 4-5 ساڵە زندانە خەرپێتی ئەوجی باکوورەی کوردستانەیە لێ دووری مدیادێ 100 کیلۆمتری دمێنە زندانە حتا شەمەنێ حەینێ حەیدۆ دزێرە دێ دەرگە هێوانێ زندانی بەژێمە بەردا ئێوارێکی بەریاسە بێ
تفدا ويبو بسمع نوايا ديجي هابون بارقرتي بالدرفل زنداني شمعون وعليك وخلاص كن لأوي دي تينا قرتن شمعون وعليك درد كون وتين بري خدنا مديادة ماقو 300 كيلومتر چه سال زندانی درکتن 1913 ده زندانی درکتن برای خدانا هریما مدیاده ل هریما هی نگهای مدیاده برای دمانا پایانا وسطهانا لچولید گنا شوانکی ل كورك معدني هريما كورك معدني دهنا شبانك بين شبان كاغزك نان هبي قرتشير بدما امبرچينا يشبان واد ميزيني بباور بكا عثمانية چند روزه ناوي دكا ساعت اير زندانا خربيت روينا خويات هون هر دوكن وجد دبي جيدن بد راديو دبي شبان قلت مد راديو دبيسيا جانا هنك بمويد من راديو هابو نبو كابتشرنجيا دبي راديو نقلت بيشكل تكنيكاوا والحاصل يشبان بيجي بهيستي قول دكا ساعت زندانا خربيت باولانا جواب بيفنينا شد كي ادبيجي يجو نابي وبدي حكومتي خلاتك هي الطيواحة دبا ريشمان دولوات قريت شيء قرقولك نيزيكي منايا شفت يجو با فقير كيلاش كربي تنقاي بيرا هات يجو ابغري وقتت تجمع عليك وشمعون منا هادو يمر خاصه مجد خدارين دا ويدغرن تنقاي جي دوستين لدميزين غناهكا ديناك ويناك وجن ودبيجنا ويشبان جي بخويات كي كردي والله تنا كربا ما يتكشت بان لي حرا امت ادنا خاطي كرديات هذا درابي ديناك نويناجي ورياقه بردوامتن وتين دي سبريدا لهرما دارا هيني الجملجي كبي هرما احمدي دا لوي دري القاي سواره کی دبن سلاغنا سوار بين سوار دبي باور ام قال لك رسوابونا چند روزه ما ام بياتي ام مستهانا ششتينا شي تنكاري عالي مبكي اسوار وتي الواد ميزين او جيزا او قويجي بيستيا جو دوا ناني باغانا حبسي ودولة الواد قريب خلع داريا لي الصوار دليوي وات شرطي وبروات كبيد بيستهدوا شعبا إصوار واد بي مالاخوا والمالي براني كي جوارة تقوليني وخوارنا كديوا وإيباري واد شوي بعد شوي بشوي وراحات دبن حتى فرحتنا حتى صبيه جي إيسو أو جامير صوار دبي كأزي هنا كابوار ريكم زيرباني ري دبي دانا انسباسيا تتكن تب اركي خوراوي بصي ما تشتاقوت الماركري طبعا حسب كي ديوانا بشكنا ديوانا وهذا غير بيقولين حتى مديادي بيتختافا مزيزخي علي كي بطنا بدارا عبيج نبيجن ناكوكي مي نتويه كردي هر پیدا بو نقبا عشيره ده بيت نقبا ريخصنا ده بيت نقبا كسا ده بيت نقبا بارتيا ده بي ام جيبو بتشملط هي ناكوكي ما جي هنا باقي ناكوكي ما بهتر جيبن علي كي بطجي كتي شران ده شارع عشيرتي نقبا ميناك سوفي ابراهيمي جالي عليكا وعليك بطي عليكي يعني مصدي عليكي يك جهبير كايا شرق نقبا هذا شيء وام بحسا كورا يا وينا هناكن شرق نقبا وينا واحمد سليماني او مريد يشيويا او شرق نافخيه تيدا جد ايشي هاي وغام جيجي هاي وتيدا دستي دولتا عثماني جي هاي ل عليكي بطي بوقتي جو بشركي لبسرت كري تي برب نسيبيني دا لنزيكي نسيبيني بهرما نوالا كورتي الجم نسيبيني بالويدري ملطين نسيبيني واقون دا حموا قلب كوم كريا بتريليا تشنا بيشا عليكي بطيشا منيا حنا هدو ارتيشا وانا يعني دجي عثمانيا بسركتيا دبي جلويدري جوارا وكا زي وكا خوارني شيتكن هم جيني غوندا تنور عنا شيتكن بتشتاع جوارتين وخوارن جوارتين وغوا بلاش كري وانا واتر خوارنكن لويدري رونشتينا دايكا كا كورت خطابجي وكبج تورو بختي عليكي بطي خير يادي
دەبێ ئەبدی 3 ساڵە کوڕێ من زندانە نسیبینێ دەیە و بێگونها و حکوومەتا عوسمانی دەوڵەتە عوسمانی کوڕێم نابەردێ دەبێ شەمعون چاوەکی ددێ عەلیکێ بەڵتێ دەبێ عەلیک ئەفبارێکی گرانە ئەم نکارن زندانە بکەن بۆ کۆتەکە ئەب دەولەتەکە دەستێ خۆ پسەر کابووکە عەلیک ددارێ عەلیک نا دایکەکە هاتیە خواوێت تۆ لە بەختێ بینە ئەدرێ سۆزێ پێک بێنم بژی سەر چاوا یادێ تەرمەهایە ئەس کوێتە زندانە دەرێخم دەبێ پشتی ژوێ نەواڵا کۆرتێ خلاص بێ ئەو ئاهەنگ و ئەو ڕوشت ناوانە بێش خۆرە دکێ ئارمانج و هەرێ زندانانە سێبینێ و دچێژی دچێن زندانانە سێبینێ و جەم دەرگەهوانێ و قامژی دڵ قایم قام خۆشی دبینێ دەبێژێ خۆر تەگە جەمتە هەیە فلان کەسە و دایکاوی تەنێ و بێ بابە و سێویە و بێگوناه زندانە بێتوی بەردێ دەبێ قایمقان بژ ئەف بریارێ ها سیاسینە دریا دەولەتێ ئەز نکارم بێیەکە هەنێ بکەم خۆلمە بگرە حتا دەمەکەی عەلیک دەبێ غەم ناکێ 3 ڕۆژتەرە ماوە یعنی مەهلەت 3 ڕۆژتەرە ڕۆژاسی ئەو کوڕتێ جەمجیا خۆتێ مالاخوا و خاتراژێت خوازێ ئوتێ 3 و 4 و 5 و دەرباز دەبێن کوڕک نایێ عەلیک هێزەکێ خۆرە دەبێ و دچێ زندانانە سێبینێ و دەریێ زندانانە سێبینێ بۆ کۆتەک دبەکێ پشتی دەریا دبەکێ زێرەوانێ نۆبەداری حارسێ هەمووە گرێ دەدێ و قەیدیکێ و دەرگەه دەستگرتیە هەمووە دبەکێ و هەمووە دبەردێ وەختێ و هەمووە دبەردێ ناوێ بەرداناوینە زندانێرە گەلێکی بەلاو و ناومەڵەتەی کورد و هەرێما مەدیادێدا و هەرێما نسێبینێدا و ئاگاهی گەها عوسمانیانجی دەبێ حتا گەها خەلیفێ عوسمانی دوێ خەلیفێ عوسمانی بریارە تونەکردنا عەلیکێ بەڵتێدا نەگرتنەی تەنی تونەکردنای قەڵکردناوی نادا دوێ بریار هات و ئارتێشێکا مەزن هاتە بسەر هەرێما هەڤێرگادا عەلی ئەمەدیادش خۆ هەرێما هەڤێرگا ئەوە مەزنە جای دەستگا دەستپێکی هەرێما کاربۆڕانی حتا گۆیا جومێ گۆزا جومێ جای باگۆکێ جای سپی هەرێما هەڤێرگا گەلک فەڕۆ مەزنەجی جانبێن تۆڕا هەڤێرگا و ئارتێشاویژی هەیە لێ ئارتێژەکە عوسمانی یا عەلیکێ بەڵتێ نکارێ ئارتێشا عوسمانی بەرگۆ گەلێکی زۆر گەران هاتیە سەر دراوەیەک تێناب ئارتێشا خۆ لە کۆمتکێ و گۆتاربێژێکی ختابەکەی گۆتاربێژێکی ناوا دەدێ و بەسا خەباتکاری وڵات پارێزیاوادێ و دبێژێ هێزەکە هەری مەزن هاتی ئەم نکار ناوێ هێزێ هەما هەر یەک جووە دیجێ سپاسی دەبەگە نەماهلێ خوا ئەس تەنێ ئەم برا 10 مرەوەرن ئەمچنە شکەفتە ئەمێ چیادە شەرکرد لەمێ چیادە شەرکرد ئارتێش بەلا بێچنە ماڵێ خۆ 10 کەس دەنەدوو دەچێ بەرێ خۆ دێچیا لە گوندێ متحێ مخابن دیسە ناکوکی مەینەتەوی کاپ چ ڕەنگینە گوندێ متحێ گوندێکی کوردە کەمە پێشیە عەلیکدا و خۆیاتی هێزێکژی بارەکە هێزاکیە لێ ئامێویە ساڕۆخانێ سەرحێن بێ دەستی تێدا هەیە ئەبژێ دەردبێژن ساڕۆخانێ سەرحێن ئەوژی ئامەکی بینایە بێ دەستی تێدا هەیە بێگوندی عەلیکێ بەڵتێ دکوژن و هەردە زێڕەوانی لەشکری بیناژی لەوێ دەرێ دەبێ چش جەندەکی ویکەن ساڕۆخێن سەرحێن دەبێژێ عوسمانیا جەندەکی وینا بدنە مەزێ مەمزێ زەخێ زێ بەشێرم جهێوینا ئەونا قیماخوا ناینن جەندەکی عەلیک لەبنە هەرێما مەدیادێ و سەر مێر بەکێ یاری جهێ گۆڵەکا و ئاوێ و کەسکایشینێت هەیە بدارێکی بەداڵەقین 3 ڕۆژە جەندەکێ ویمێر خاسی بدارەی بەدمەیەن داڵەقای حتا بێجە گوندی 3 ڕۆژاوی دبنە مدی زەخێ دبەشێرێن کات چ دەمێمانە 1990 هەیە ئەبداویە عەلیکێ بەڵتێ تەمەنی نەدرێژ بوو 1982 حتا 1990 هەیە 1990 دیسە جێ دەردەبێژن جانە گۆتوبێژ ڕامانارە دەبێ خویاتکی تۆڵ هەلدانا عەلیکێ بەڵتێ بێژە حەیفاوی وەرە هێلاندن ji sarûxînê serhêdî ew jî pisnamîna ka piştî çend salaya dema gomala haviyê piçûçik iltibespîna divê tolêt ine dilê xwe de heyfê û heyfa yêrênin
یەکی ئێزیدی مانام زانم بۆ تێکیلیە برایمە ئێزیدی بمالا بسمامێ جامێنێمە حاجۆ لەگەڵ خۆرت بوون تێکیلیە قبر هەبوون بە یەکی ئێزید بێژێ ئەزە بێ خزمەتێکم بێژێ چێت بێژێ پیلانسازی کە پێکێنم گۆس حیفێ لێنم پیلانسازاوی ناچیە دەچێ خۆتا بێژێت تۆر و بەختێ مالا ساڵۆخێنی سەرحێ و دەبێژێ مالا حاجۆ بەردایم و بەریا بۆ بگهێ مالا واژی بێت خەپڕۆستەری خۆی دشکێنی و دەستوری خۆی دشکێنێ کەمە تۆر و بەختێ وەدە مالا حاج و کەس نەستەمکان هاڵ نەسەری من ئەنەمال وازەگەم ئەزێ نابووە دەبم دەبێژێ باوەردکن حتا دەستوری سری ئەو ڕەحەتە دەبێن ناوادە دمێنێ شەوێکی بزی ساڵۆخێنێ سەرحێن بکوژێ و تۆڵا عالیکێ بەڵی دەهێنێ و دبەبەرێتێ تەربەسپی کەمان کوت کابێژ نەدوێ باوەری دەمە بۆ 1990 تەربەسپی ئاوایە بە 1925ەوە دوێ ناوێ دەبێگۆ چەند ساڵ کەت بەنەمەزە نابەرێدە حتاگۆ تۆڵاخوا هەلدا بوون بێیەکی مالا حاجۆ حیفە عالیکێ بەڵێ ژێ ساڵۆخێنێ سەرحێن دەهلێنن هێژان و ژێ دەرێمە هەنا مەنە هەمە چیرۆکە تەنێ گوتی ئەمەش پەرتووکە ئانیا مەژ چیرۆک بێژە ئانیا کەمال مەزهار پەرتووکە حاج و بژێ حاج و شۆشە ئەحسانەی باشە بەحسا حاجی بچووسکی و دەبێت تێدا بەحسا مالا حاج و باکێوە و علیکێ باقی کردێت ئەو پەرتووکاییدا هەیە یادی گۆتارا ڕێشاد بێ جرمانی حاج و علیکێ بەڵێ یادی ترکێ علیکێ بەڵێ مێرخاسێ دەماخۆ بوو ئەو گۆتارەکە وڵات ئەحمێ بوو جەمالێ دەنگدێژ کورد چیرۆکاوینا دبێژێ بە ڤیدیۆمە بخوادێ گۆهدار کردیا وەکی ترکێش و مامۆستای هێژا کۆنێ ڕەش پرتووکەکە ئەویش سەر چێکردیا ناوێ پرتووکاوی ژستێرکێن وڵاتێن قەدەخە ئەبژێ دەرێمەجی بوون ئەم هێبینامە بوویەرە گشت دیرۆکا خۆیان کوردی ڕۆنی کردبێ و مە کەسایەتێکی خۆی ناردار مە ژیانایی پیچکی مە بە ئاخابتن و بەنەرین منوو کردبێ و مەسوودێک دابێ مڵاتی خوا هەست و نەرینن هەبن جێ ئازادیا ئەوەدەیە ژێ دەرن گوتنن دەبێ گۆ وەختێ گۆ چەندی بوەری ولۆ هەفتوو بە گرێدای هەبن دەبێ گۆجانە نەلگۆر باوەری و نەرینا هەنەکابێ نەرینا عەشینا نەرینا کەسنا نەرینا لێکۆلیڤانە ئەم تشتێ هەندێک دەبێ یا جەمە ئەم پێ مەناس کردی و ئەم پێ باوەر گۆر مەخواندی مەلێکۆلی کردی مەگۆت ئەم سپاسیاوە و گۆداریاوە و سپاسی ئاژانسا بەدەیتون و بێ دەرفەتی دێما مەهال و کەسین خوا و دیرۆکا خۆیان نەتەوی ئەم جملەی خوێندنە خویا کردن